نەخۆشخانەی گایز لە بریتانیا یەکەم نەخۆشخانەیە کە دەستی کردووە بە بەکارهێنانی نوێترین ڕۆبۆتی نەشتەرگەری. ڕۆبۆتەکە کە ناوی هۆگۆیە نرخەکەی نزیکەی 1.5 ملیۆن پاوەندی بریتانیایە. پزیشکێکی نەشتەرگەری مێشک و دەماری ئەو نەخۆشخانەیە چۆنێتی کارکردنی هۆگۆ ڕوون دەکاتەوە. بێگومان پێویستیم بە دانانی چاویلکەکەم دەبێت بۆ ئەوەی بتوانم هەموو شتێک بە شێوەی سێ ڕەهەندی ببینم. زۆر هاوشێوەی بەکارهێنانی دەستەکانی خۆتە، بەڵام لە ناو جەستەدا دەتوانم زۆر بەباشی بەسەر کردارەکاندا زاڵبم و هیوادارم زۆربەی پێکاتەکان بە تەندروستی بپارێزم. ئەوە پزیشکی نەشتەرگەریە کە کۆنتڕۆڵی هەموو شتەکانی لەدەستدایە. ئامێرەکە بۆ یەکەم جارە لەسەر گورچیلە کار دەکا. هەرچەندە ئەمە یەکەم جار نییە کە ڕۆبۆتەکان بۆ نەشتەرگەری بەکار بهێنرێن. دامەزراوەکانی خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی لە بریتانیا نزیکەی 20 ساڵە ڕۆبۆت بەکاردەهێنن. پرۆفسۆرێکی بواری زانستی کۆمپیوتەر لە ڕێگای بیبەرێکی سوورەوە چۆنێتی کاری ئەم ڕۆبۆتەمان بۆ باز دەکات. یەکەم هەنگاو بۆ دەستپێکی کارەکە لەگەڵ ڕۆبۆتێک کە لە ڕاستیدا یارمەتی دەدات ئەوەیە کە ڕۆبۆتەکە پێویستە بزانیت لە کوێ و چی دەکات. ئەمەش یەکەم هەنگاوە کە لە ڕاستیدا نیشانت بدات کە لە کوێ ئۆپەراسیۆنی نەشتەرگەریەکە دایت. ساڵانە تا 1500 نەشتەرگەری لە نەخۆشخانەی گایزی بریتانیا ئەنجام دەدرێت. لەگەڵ زیادبوونی لیستی چاوەڕوانیەکان بۆ نەشتەرگەری تا دەستمان بەم جۆرە ئامێرانە نەگات، ئەوە ناتوانین کاری خۆمان بەباشی بکەین. ئەگەر هەمان توانای پێش پەتاکەمان هەبێت ئەوە شکست دەهێنین. لە ئیستادا نزیکەی 7.3 ملیۆن کەس چاوەڕێی وەرگرتنی چارەسەرین و خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی بریتانیاش هیوادارە بتوانێت لە ڕێگەی ڕۆبۆتەکانی نەشتەرگەریەوە ژمارەی لیستەکانی چاوەڕوانی نەخۆشخانەکانی کەم بکاتەوە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.